لە سایی دەسەڵاتە خۆماڵیە 28 ساڵیەکەی پارتی و یەکێتی خۆپشاندان و گردبوونەوە و بایکۆت بووە بە یەکێک لە کارەسەرەکیەکانی فەرمانبەران و مامۆستایان. لە ئێستادا کە وادەی دەستپێکردنەوەی خوێندن نزیک دەبێتەوە، مامۆستایان گفتوگۆیانە لەسەر دەستپێکردنەوەی خۆپشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بۆ ئەوەی ساڵی 2020 مانگی 8 تێپەڕان کەچی تازە بە تازە حکومەتی هەرێم بەڵێ بڕینی لە 121ەوە خەریکی دابەشکردنی موچەی مانگی 3ە. مامۆستایان و فەرمانبەران ئەو شێوە دابەشکردن ڕەدەکەنەوە ئامادەکاری دەکەن بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری ئێستا خەریکی خۆکۆکردنەوەن. بەڵام بەهۆی ئەوەی کە دەسەڵات هەندێ کەسی دەستنیشی لە مەولا داناوە ئێوە داڕاوەکانی مامۆستایان بە لاڕای ئابەرێ بۆیە مامۆستایان هەڵوێستەیەکەکەن دوای ئەو خۆپیشاندانێک سەرتاسەریەکرێ و ئەو شێوازی دابەشکردنی موچەیە ڕەدەکرێتەوە بەی شێوەیەک مامۆستایان پێ ڕازی نین و زۆر ئەگەری تریشەیە لەبەردەم مامۆستایان و فەرمانبەران. لە ئێستا بڕینی موچە بڵین بۆ مانگێکی تر ئیزافەکرێت لەسەرەوەی کە ئەوان وتیان تەنا بۆ مانگەکە لە ڕاستیامە دوورە لە ڕاستیەوە و خەڵکی هەرێمی کوردستانیش لە گەشتێتەوە قەنەعەتەی کە وتار و لێدوانی بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان بۆیان گرنگ نییە. تەنها ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان و فەرمانبەران بەڕاستی چاوەڕوانی دۆخێکەکەن کە بێتە پێشەوە بۆ ئەوەی گۆڕانکاریکی جەزری ڕوو بدات لەم دەسەڵات و بەڕێوەبردنی کە لە حکومەتی هەرێمی کوردستانە هەیە. ماوەی چەند ساڵێکە پرۆسەی خوێندن بە تەواوەتی بەڕێوە ناچێت و ناوە بایکۆتی تێدەکەوێت. بەرپرسانی پەروەردەی سلێمانیش هۆشداری بە حکومەتی هەرێم دەدەن کە ئەگەر بێت و شایستەداراییەکانی مامۆستایان دابەش نەکات ئەوە بۆ ئەم ساڵی خوێندنیش بایکۆت بەرۆکیان دەگرێتەوە. بە تەواوی پشتگیری لە داوا و داخوازی مامۆستایانی بەڕێز دەکەین. من خۆم مامۆستام پێم وایە من خۆم زەرمەندی زۆرم لە مەسەلەی بڕینی موچە یان نەدانی موچە و پێشم وایە ئەمە ژیان وا ئەڵێ تۆ دەبێ حەق وەربگری ئەو کاتە دەتوانی خزمەتیش بکەی. بەڵام دۆخێکیش دروست بووە لە وڵاتی ئێمەدا پرۆسەی خوێندن حاڵەتێکی هەستیاری هەیە، یعنی ممکن نییە تۆ بتوانی پرۆسەی خوێندن ڕابگری لەبەر هۆکاری ئەمەیان بابەتێکە تۆزێک هەست قورسە بۆ ئێمە ڕەنگە قابلی لەوانەیە بڵێم ئەستەنگی دروست بکە بۆ نەوەکانمان نەک بۆ حکوومەت. لەبەرەوە هیوادارم حکوومەت بۆ خۆی بیل لەم پلانە بکاتەوە بیل لەوە بکاتەوانێک کە مەسەلەی موچە و ڕاتب بۆ مامۆستا بەڕێزەکان هێڵی سوورە بیل لەوە نەکاتەوانە بۆ ئەوی مامۆستانی بەڕێز لە ساڵ دەستپێکی ساڵی خوێندن قورسایی ساڵی خوێندنیش لە وەرزی یەکەمە بەڕاستیەکەی وەرزی یەکەمی ساڵی خوێندن بەباشی ئیستیقبال بکە مامۆستای بەڕێز من دڵنیام و ساڵە سەرکەوتووە بە دەلیل ئەم ساڵ وا بوو. لە هەموو وڵاتێک پرۆسەی پەروەردە و فێرکردن یەکێکە لە بنچینەترین خاڵەکانی بنیانانی کۆمەڵگە و زۆرترین گرنگی پێدەدرێت تەنها لای ئەم حکومەتی هەرێمە نەبێت کە بە مانگ و دوو مانگ مامۆستا لە جێی وتنەوەی وانە لەناو پۆل لەسەر شەقام خۆپشاندان دەکات کەچی نەخۆی تێدەگەیەنێت و نەباکی پێیەتی. هەرە مەشەوای لە مامۆستایان کردووە بڵێن دەسەڵات ڕۆیشتووە حیزبی و حکومیەکانی هەرێم ئەوەندەی خەمی پارە قاچاقیەکانیانە لە مەرزەکان نیو هێندەش خەمی پرۆسەی خوێندنیان هەبا. ئێستا ئاسی زانستی هەرێمی کوردستان بە جۆرێکی دیکە بوو. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.